وکی پیشبینی تکرن نوروز که جوستر ده افساله تکرن دیرالوی که و وکی دیار و پیشبینی تکرن رجاء که باشه آفرات و بجوره وکی هر سال هیچیم او بجوریه دت به نوروزی دکن آهنگ کمال برده آهنگ کلبره هتا سازدان بشت اینگی هلگرتنا هیست خطیره بو سر بانیا چلکه که بین بانیا دیرالوی که برهبی دهنه کرن کو خطیره بین دابشکن و دیسان حسات کس دم حاله کنه با و خطیره هل گنو بشوازه که گله که جوان برف گراچل کیل بیر بسر کنه با گل و خطیره برهبی تاتینه کرن کو ده حسب بشوازه کردواری بین راپیچان و دیسان افت کسی لسیات بنه و آل کردستانه کل پیشیا خطیره ده تپره برن و دربازم بسر گراچل پێویستە لە هەموو قوتابخانەیەک پەرە بە چاڵکی هوەری بدرێتن و هەموو قوتابیەک بەشدار بێتن و شتێکی زۆر جوان و سەرکەوتوش بوو سوپاسی هەموو مامۆستاکان و کارگەری قوتابخانەکەمان دەکەین بۆ ڕێخستنی ئەم چاڵاکیە نایابە و هیوادارم نمونەیان زۆر بێتن و شتی چاکتریش بە قوتابیانی خۆشەویست بگەین. زۆری بتوانای هوەری زانستی بە بۆنەی ئادار و ئەو نەورۆز و نزیک بوونەوەی پشوەکان ئێمەش بە پێویستمان زانی وەکو چالاکیە کەر بەردەوام خوێندن نەبێ خوێندنیان زەوقێک بە تەڵەبەکان بدەین و واتە چالاکیک و ئەکتیڤێک ببین ئەیتر هیوادارم بەدڵی هەبووی بینەران بوو بێ بەدری مامۆستایان بوو بێ اما ای طرحی که ایسا انجامش من بنامه نیا و درخت و ارخوانی جا ولاتو هورامان و تختی تا سلینه تا جیوار و تا بلبر مشون برمش راو ای طرحی سالانیش بینه اما درختکاری بلوی ما بیان که چوکای بلو ارخوان درخت های ونی که آبی شاگره کنیه ئێمە وەکو گروپی شاخەوانی کۆیاری مەریوان هاتوونەتە ئێرە بۆ چاندنی نەمامی ئەرغەوان هیوادارم کە ئەم هەڵمەتە لە هەموو شوێنێکە بەربڵاو بێت و هەموو کاتێک دەستمان لە سەوزکردنی نیشتمانمانابێت.